سەرەتا بەخێراتنتان دەکەم بۆ قوتابخانەی فاخیر مێرگەسۆری نێودەوڵەتی بە بەڕێوەبەرایەتی سابیس. قوتابخانەی فاخیر مێرگەسۆری یەکێکە لە قوتابخانە هاوبەشەکان کە 7 قوتابخانەی هاوبەشەی لە کوردستان و ئەم قوتابخانانە بە ستانداردی نێودەوڵەتی کار دەکەن و لەلایەن حکوومەتی هەرێمەوە پاڵپشتی دەکرێن بۆ سەرجەم دایک و باوکان و قوتابیان بەبێ جیاوازی و تەواوی بودجە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دابین دەکرێت. لێرەوە پێویستە سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و بەڕێوە جەنابی وەزیری پەروەردە بکەین و لە پاڵپشتیکردنیان لەم پرۆژەیە و هیوادارین بەردەوامی هەبێت و لێرەوە پێویستی دەزانی زۆر سوپاسی بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و بەڕێوەبەری گشتی فێرکردنی بنەڕەتی و باخچەی ساوایان و هۆبەی قوتابخانەی سابیز و سەرجەم ئەندامانی وەزارەتی پەروەردە و تیمی تیمی ئەندازیاری بەڕێوەبەری گشتی هەولێر کە هەستان بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان بەڕاستی قوتابخانەکەمان توای چەند ساڵێک نۆژەنکردنەوەی بۆ نەکرابوو ئیدی ژینگەی قوتابخانەکان ژینگەی ناوپۆل و مەمەڕەکان و ناو قوتابخانە لەبار نەبوو بۆ خوێندن و دوای ڕەزامەندیدان لەسەر نۆژەنکردنەوەی قوتابخانە تیمی ئەندازیاری بەڕێوەبەری گشتی هەڵسان بە نۆژەنکردنەوە و لە ئێستادا تەواوی ئەو پێداویستانەی کە پێویستە لە پۆل هەبێت بە ستانداردێکی باش نۆژەنکردنەوەی بۆ کراوە دەستخۆشیان لێ دەکەین و دووبارە دەستخۆشی هەموو بەڕێزانە دەکەین و زۆر سپاسیان دەکەین بۆ پرۆسەی فێرکردن و خوێندن لە کوردستان. هەمیشە لە پێشنگدا بن. From the School of Fakhir Mێرگەسۆری International School. We are very thankful to the KRG, the Ministry of Education and the school administration for fixing and repairing our school for the better. They are creating a better environment for us to study in and we are really thankful for them. The school administration is very tired with us and we are very thankful that they are doing all of these things for us.
The trees, the classes, and everything have been fixed to a better environment so we can study better and get better grades and be in healthy shape. Welcome to Fakhir مێرگەسۆری, the international school managed by Sabis. Hi, I'm Elina Qadir from Grade 9A, the head of SLO department. I would like to appreciate the KRG, the Ministry of Education and the school administrations for preparing our school and giving us the chance to experience a lovely environment to study at. Thank you.